تۆری یەکەمی گفتوگۆکانمان تۆری یەکەمی ئەمڕۆی بەرنامەکە دەست پێ دەکەین کە باز لە بابەتێک دەکەین کە پەیوەستە بە ژیانی هاوڵاتیانەوە ئەویش لە ماوەی ڕابردووە ڕووداوەکانی هاتوچۆ زۆرترین سەرنجی لەسەر هەبووە ئەگەرچی بەردەوامیش هەنگاو درراوە بۆ کەمکردنەوەی ڕووداوەکان و ڕێنماییکردنی شۆفێران بەڵام بە بەردەوامی گوێبیستی ئەو ڕووداوانە دەبین بە تایبەتی هەندێکیان زۆر بەداخەوە دڵتەزیێنن زۆر کا بازدەوە دەکرێت یەک لە هۆکارەکانی ڕووداوی هاتوچۆ ڕێگاوبان شەقامەکان یاخود ئەو بابەتانی پەیوەستە بە شەقامەکانەوە ئەمە هۆکارە بۆی کە ڕووداوەکانی هاتوچۆ ڕوودەدەن. ئێمە ئەمڕۆ گفتوگۆ دەکەین لە سەر ئەم بابەتە و زیاتر بزانین ڕوونکردنەوەمان پێ بدرێت سەبارەت بۆی کە ئایا هۆکارەکان چین بۆی کە ڕووداوێکی هاتوچۆ لە هەندێک لە شوێنەکان تەنانەت لە ناو شارەکانیشە زۆر جار یاخود هەندێک جار بەداخەوە دڵتەزیێنەوە قوربانی زۆری لێ دەکەوێتەوە. بۆ مەبەستە لە ستۆدیۆ میانداری بەڕێز هەرێم ئیسماعیل بەڕێوەبەری ئەندازی هاتوچۆی سلێمانیمان کردو. کاک هەرێم بەخێر بی. زۆر سپاس کاکڕزبانیتان باش بەیانی بینەراتان باش. سەرچاوم بەخێر بێ. هەر وەک لە پێشەکێکەشە ئاماژەم پێ کرد هەندێک لە ئەو ڕووداوە هاتوچۆیانی کە بەم دواییانە گوێمان نەبێ گوێبیستی ئەبین و ئەیبینین بەداخەوە قوربانیکی زۆری لێکەوێتەوە و گیان لە دەستدانی تێدایە. هەندێک جا باز لەوە کرێ کە ئەم هۆکاری ئەم ڕووداوانە بەدەر لەوەی کە لەوانەیە شۆفێرەکە پابەندی ڕێنمایەکانی هاتوچۆ نەبوو بێ بەڵام بەشێکی ئەگەڕێتەوە بۆ شەقامەکان یاخود ئەو ڕێنمایانی کە لەسەر شەقامەکان هەیە یاخود جۆری شەقامەکە کە گونجاو نییە بۆ شۆفێر کە ئۆتۆمبیلی تێدا لێ بخڕێت. ئەگەر تۆ پێم بڵێ سەرنجت چییە لەسەر ئەم؟ سەرەتا دەستخۆشیم هەیە بۆ هەبژاردننی ئەم تەوەرە گرنگە و پرسە و سەرخۆشی بۆ قوربانیانی هاتوچۆ بە گشتی و قوربانیت تازەکان و قوربانی کە دوێنێ لە تونێلی خوارتونێلی پێشڕە و کە بەداخەوە لە ڕووداوێکی ئاسوەیە دوو هاوڵاتی بوونەتە قوربانی و هیوای چاکبوونەوە بۆ بریندارەکە دەخوازیین. ئەو تەوەرانی کە جەنابەت باست کرد یاخود ئەو بڕگانی کە جەنابەت باست کرد سەرجەمیان هۆکارن بۆ ڕوودانی هاتوچۆ پابەندەبوونی شۆفێران بە ڕێنمایەکان و هۆشیارەکانی هاتوچۆی سلێمانی و بە بڕگەی دووەمە توانین بڵێن گرفتی شەقام و ڕێگەوبانەکان ڕووی دیزاینکردن و کوالەتی ئەو ڕێگایە ئەو شەقامە بۆ ئەو خێرایی کە هەیە لە ناو شار بێ یا لە دەروی شار بێ بەداخەوە ئێمە چەند ڕێگە و چەند شەقامێکمان هەیە کە ئاشناین پێی کە ئەمە گرفتی هەیە بەڵام شۆفێرانیش بۆ خۆیان دەبێت زیاتر وشیار بن کە لە شوێنێکە گرفتی دیزایانی ئەم شەقامە هەیە زیاتر پابندن پێوەی کە تۆ لە مانگی پێشووە لە دوو مانگی پێشووە لەم شوێنەیە کە ڕووداوی هاتوچۆ دەبێت یا لە شوێنێکا کە ڕووداوی هاتوچۆ دەبێت تۆ ئەمە واقعەکە بێتە عاملی لەگەڵا بکەین. بەس لەوانەیە کاگەرم بۆی ڕاتەگرم لێرا بوو بوورە لەوانەیە کەسێک هەبێ شۆفێرێک هەبێ بەم شەقامەیە هاتوچۆی نەکردبێ یەکەم جاری بێ خود لە دەرەوەی ئەم شارە هات بێتە ناو شارەوە ئەو شەقامەی نەبینی بێ لە پڕێکا ڕوبەڕووی شەقامێکە بێتەوە کە تا ڕادێک یعنی تووشی سەر لە شێوانیەکای خود گونجاو نییە بۆ لێخوڕینی ئۆتۆمبیل. زۆر ڕاستە سەرەتا وەکو باسم کرد بە پێی ستاندەری جیهانی هەموو ڕووداوێکی هاتوچۆ دەگەڕێتەوە بۆ پابەندی شۆفێر زۆربەی ڕووداوەکانیش لە خێراییەوە دروست دەبن شەقامێک هەر چەندێک خراپیش بێت بەڵام کە تۆ بە خێراییەکی مامناوەند لێخوڕینت کرد لەو شەقامەدا تووشی ڕووداوی هاتوچۆش ببیت کارە ساتەکەی مردن نابێت دەکرێت شتێکی تر بێت برینداربوون بێت پێکدادان بێت بە شێوەیەک لە شێوەکان سەلامەتی گیانیتیا فراهەم بێ بەڵام بەداخەوە ینی خێرایەکی زۆر لە ڕادەبەدار پابند نەبوون بە وشیارەکان و ڕێنمایەکانی هاتوچۆ گرفتی گیانەدەزان دروست دەبێت و ئێمە لە بەرنامەکانی ڕێگانی هاتوچۆی سلێمانی لە زۆربەی چەنەڵ و وێبسایتەکانە بەردەوام وشیاری دەدەین و شۆفێرێک کە
شۆفێری دەکات لەسەر شەقام و ڕێگەوبانەکان دەبێت ئاگادار بێت ینی وەکو شتێکی تر نییە ینی تۆ بەردەوامی دەبێت ئەبدەیت بیت بۆ ئەوەی کە زانی لە شەقام و ڕێگەوبانەکانە چی دەگوزارێت ینی ئەمەش دەگەڕێتەوە بۆ کەم تەرخەمی ئەوان چونکە بە دڵنیاییەوە ڕاگەاندنی هاتووی سلێمانی و ڕاگەاندنەکان کەم دەرخەم نەبوون لەوەی کە هوشیاری بڵاوکەنەوە لەم بارەیەوە بەڵام بەداخەوە ئێمە گرفتمان هەیە ئەم گرفتانش پێویستی بە چارەسەرکردن هەیە هاوڵاتیان و بەڕێزیشتان دەزانن گرفتی نەبوونی بودجە و قەیرانی دارایی و ئەم گرفتە کەڵەکە بوانە بۆتەوەی کە چارەسەرکردنی ئەم ئاریشانەی کە لە شەقام و ڕێگەوبانەکانە هەیە بەردەوام بێ ئێمە هیواخوازین ینی لە ئایندەیە بتوانین بە هەماهەنگی لەگەڵیانە پەیوەنددارەکان بتوانین ئەو شوێنانە دیاری بکەین کە پێویستیان بە چارەسەر هەیە چەندیان پێوەستە بە ئێوە بەداخەوە چارەسەرکردنی و گرفتانە چەندی پێوەستە بە ئێوە ئەتوانم بڵێم زۆربەی دیزاین و جێبەجێکردنی ڕێگەوبان و شەقامەکانی ناوشاریش پەیوەست نییە بە هاتووی سلێمانیەوە بەڵام کە گرفتەکە ڕۆیات هاوڵاتیان ڕویان لە بەڕێبەتی هاتووی سلێمانیە بەڵام وەکو باسم کرد ئێمە لە دیزاین و جێبەجێکردنی ئەم شەقام و ڕێگەوبانانەیە بەداخەوە هیچ پرس و ڕایەکی پێ ناکرێت بە هاتووی سلێمانی هەماهەنگیتان نیە لەگەڵ شارەوانیە لەگەڵ ئەو لانە پەیوەندیدارانی کە شەقامێک دیزاینەکەن شەقامێک قیرتاوەکەن یعنی ئەم کاراناکەن ئەمە من لە چەند جارێکی تریشا لە چەند بەرنامێک تریشا باسم کردەوە بەداخەوە ئەم هەماهەنگیە نییە یعنی یاسایەکیش نییە بۆ ڕێنمایەکیش نییە لەسەر ئاستی شخصی و تاگ لە ناو بەڕێوەبەرایەتەکانە هەیە بەڵام وەکو سیاسەتی گواستنەوە و ڕێگەوبان کە ئەم لایەنە پەیوەندیدارانە بەیەکەوە هەماهەنگ بن نییە ینی پێویستە سیاسەتی ئەم بەڕێوەبەرایەتیانە ببێ بە بەرنامەیەکدا ڕێژێتە سەرجەم بەشەکانی ناو بەڕێوەبەرایەتەکان بۆ ئەوی کە ئەم هەماهەنگیە لە بۆردێکی گواستنەوە یا ترانسپۆرتیشنە ڕێک بخرێت بەداخەوە کە ئەمە تا ئێستا نییە ینی ئێمە چەندین پرۆژەی استراتیژی لە ئێستا لە جێبەجێکردنان هاتووی سلێمانی تەنانەت نوێنەرێکی نییە لە بۆ بەرگەکانی هاتوچۆش ئەنی پرۆژە جێبەجێەکرێت و دوای تەسلیمی شۆفێران و هاتوچۆکرێت دەبێت تعاملی لەگەڵا بکەین ئێمە وەکو هاتوچۆ تەنها تعامل لەگەڵ شەقامێک کاکەین کە هەیە ئەو بڕگانی کە پەیوەستن بە بواری سەلامەتی هاتوچۆ لە هێڵکاریکردن لە دانانی هێمای ڕێنوێنی و هێمای ئاگادارکردنەوەی شۆفێران و دانانی مەحاجرەی ناوەندی شەقام و قەراخی شەقامەکان و ڕێگەوبانەکان ئێمە تعاملیان لەگەڵاکەین و لەسەر ئەو ڕێگا شەقامانە کە مەوجودن و دروست دەکرێن دایانێنین بەڵام پێویستە بۆردێکی ئیشراف و هەماهەنگی لەسەر ئاسی پارێزگاکان لەسەر ئاسی هەرێمی کوردستان دروست کرێ بۆی چیتر هەر فەرمانگە و هەر بەڕێوەبەرایەتێک لە شوێنی خۆیانە کار نەکات و دوایی گرفتەکەشی هاوڵاتیان دەوێت باجەکەی بن بەداخەوە باشکا گەرێم بەداخەوە یەکێک لەو شوێنانەی کە ئێمە شایەتی بینینی ڕووداوەکانی هاتوچۆ بووین لە ساڵانی ڕابردوو لەم ماوەیەشە لە پشت خۆمانەوە ینی لە لێرە لەو فولکەیە کە ئەکەوێتە بەردەم ئەو جادەی پارکی هەواری شار کە دوێنێ خۆش باس لەوە کردکێکێک لە ڕووداوە دڵتەزێنەکان لەوێ ڕوویە ئەنێمە چەند جارێکە ئەمە دووبارە بێتەوە و بەداخەوە هاوڵاتی ئەبێتە قوربانی ئێوە چۆن مامەڵەتان لەگەڵ ئەمە وەکو هاتوچۆ بۆ ڕێخستنەوەی ئەم شەقامە بۆ ئەوەی کە ئەم شەقامە چیتر هاوڵاتی نەبێ بە قوربانی تێدا هەرچەنە بەشێک لەوەی کە باست کرد پەیوەستە بە خێرایی لێخوڕین بەڵام دوجار چۆن ئەمە چارەسەرکەن یعنی گرفتێک هەیە دوێنێ من وێنەیەکم بینی لە لای فولکەکە گیراوە سێری دووسایدەکەی سەرواکەی دووسایدەکە لە ڕێک ناوەڕاستی فولکەکەیە ئەمە چۆن حەلەکرێ ئەمە چۆن چارەسەرەکرێ زۆر ڕاستە کاکە ڕەنج من سیانزەی شەش لەوایە بەرنامەم هەبوو هەر هەمان ڕۆژ لەگەڵ برادرانی کە پەیوەستن بە دروستکردنی شەقام و ڕێگەوبانەکان قسەم کرد ئایا ئەم شەقامە لەسەر چ دیزاینێک ئەم فولکەی لەسەر چ دیزاینێک جێبەجێ کراوە بەداخەوە ئەوان شتێکی زۆر ناخۆشیان بە من وتیان هیچ دیزاینێکی بۆ نەکراوە شۆفێرێک نێراوە ئەم شەقامەی دیاری کردو و دروست کرێ شۆفێرێک نێراوە تەنانەت ینی دیارە دەرخستە و کەشف و ئەوەشی
بە ڕێکارەکانی خۆی نەکراوە ئەمە لە کاتێکا بووە کە لۆ دوو قەرباڵغی لەم شەقامەیان نەبوو لەوا چێت شتێکی ئانی بوو بێ بەڵام ئێمە دەزانین بەردەوام شار لە پەرسەندنە ینی کۆمەلگا بە تایبەتی و شوێنە بە تایبەتی ئەم شوێنە ڕەتی بینی دەروی شار و ناوشارە و قەرباڵغێکی زۆری لەسەرا سلۆپێکی زۆر لەم شەقامەیە هەیە کۆنتترۆلکردنی خێرایی لەلایەن شۆفێرانەوە ینی دڵخوازی ئەوەن کە لەو خێرایە زۆرە بێنە خوارەوانە داغڵی ینی مفاجئەیەکە بن بەداخەوە کە دیزاینێکی خراپی ئەم فولکەیە وەکو باسم کرد جێبەجێکردنی شەقام و ڕێگەوبانەکان هاوچوی سلێمانی نایکات ئێمە پێشتریش ڕامانگەیان گرفت هەیە لەم شەقامەیە پێویستە سەر لە نوێ دیزاین بکرێتەوانێ کە ئێمە نین ئەمە کارە بکەین پێویستە لایەنە پەیوەنددارەکانی ڕێگاوبان و شارەوانی هەستن بە چارەسەکردنی ئەمە هەر ئێمەش ئەمەمان نەکردووە بەڕاستی پێشتریش خەمخۆرانی بواری هاتوشۆ هاوڵاتیان و ئەندازیارانی تری خەمخۆر داوایان کردووە کە گرفت هەیە لەم شوێنەیە و ڕێکخراوەکان بە بەردەوامی داواکاری ئەمەیان هەیە بەڵام گویان لێ نەگیراوە کاگەرم گرفتێکی وا ئەبێ ینی خۆت ئێستاوت ئەوەی کە کاتێک گرفتێکی هاتوچۆ بێ ڕووداوێکی هاتوچۆ بێک سەر ڕوبەڕووی ئێوە بێتەوە بە ئێواڵێن ئەڵێن ئەمە ڕووداوێکی هاتوچۆێ و بەدەنگەوە بچن یاخود هاوڵاتی پرسیارەکانی ڕوبەڕووی ئێوە ئەکاتەوە چۆن ئەکرێت لە ئێستاە هەماهەنگیەک نەبێ هاتوچۆ بە شارەوانی بڵێ تکایە چارەسەریکە یعنی ناکرێت ئەمە بەم شێوە بمێنێتەوە هاوڵاتیش بە بەرداوام بێتە قوربانی ناشکرێ یعنی لایانی پەیوەندیدار کە پەیوەستە بە چاکردنی ئەمە بێدەنگ بێ لێ یاخود نتوانێت چارەسەرێکی بۆ بدۆزێتەوە ئەمە بەستم فشاری ئێوەیە کە زیاتر بکات زۆر ڕاستە دوو فەرمانگەی جین هەرەوەمان لەسرە هاوار بکەین کە شتێکی وا هەیە لەم شوێنەیە ینی بەنووسراویش داوامان کردووە کە گرفت هەیە لەم شوێنانەیە بەڵام وەکو باسم کرد ینی گرفتی نەبوونی بودجە و ئەوە گرفتێکە کە ئەوانیش دەستیان بەسراوە لەواچت پرۆپۆزەڵ و کەشفی خۆیان ئامادە کرد بێ کە من ئاگام لێ نییە بۆ چارەسەکردنی ئەم گرفتە ئێمە وەکو هاتچۆکو باسم کرد لە بەرنامەمانایە کامێرەی خێرایی دابنین لەو شەقامەیە بۆی ئۆتۆمبیل ناچارکەین شۆفێر ناچارکەین خێرایی کەم کاتەوانێ لە بینیش دوو ئاراستەکەیە لە بەرنامەمانایە دانانی ئەو مەحاجەر و گادرەڵان دابنین بۆی کە پەڕینەوەی ئۆتۆمبیل لە سایدێکەوە بۆ سایدێکی تر دروست نەبێت کە بەداخەوە ڕووداوی پێشتر لە سایدێکە و پەڕیوە سایدەکەی تر هیواخوازم ینی بە شێوەیەکی ئانی بتوانرێت ڕیدیزایانی ئەو فولکەیە بکرێتەوانێت کە پێویستە ینی ئێمە وەکو هاتشۆ پێشتر ڕاستین بە دانانی چەند لەمپەرێک لەو پێش فولکەکە بۆ ئەوی کە ناچاری شۆفێران بکەین بە خاوکردنەوەی وەکو بەڕێستان و هاوڵاتیانیش دەزانن ئەم لەمپەرانە ئەمریان کەمە پلاستیکن بۆ ئەم ڕێگە خێرایە ماوەیەکی زۆر نامێنێتەوانێ چەند قوچەک و چەند پلاستیکێکماندا ناوە بەس بۆی کە ئاراستەی ئۆتۆمبیلەکەوا لێ بکەین بە شێوەیەکی خاوتر داخڵ بێ ئەوەی کە لەسەر هاتچوویە ڕێنمایی و هۆشیارکردنەوەیە هیوادارم لەم بەرنامەی بەڕێستانەوە لایەنی پەیوەندیدار ئایا شارەوانی یا ڕێگاوبانە کە هەستا بە دروستکردنی ئەو شەقامە هەر ئەمڕۆ لیژنەی خۆیان بنێرن بتوانن کە ئەم گرفتە چارەسەر کرێت چونکە بەدڵنیاییەوە بەداخەوە من نەتوانم بڵێم کە دووبارە دەبێتەوە لەم شوێنەیە ینی لەم شوێنەیە ئێمە ئێستا قساکەین دەکرێت لە دوای بەرنامەکەی ئێمە لەم شوێنەیە ڕوودا و ئەم هۆشداریە ئەمە لە دووسێ کەسەوە بیستم لە تۆ کاگەرم لە کاک بەختیار لە کاک بەهمەنیژانی هەمووتان دووبارە ئەم ئەڵێنەوە کە دووبارە ئەبێتەوە ئەم بابەتە 100% ئێمە لە سیانزێکی شاک بەرنامەمان کرد لە هەمان شوێنە لەو پێگەیە وەستا بووین تەنات من بە پەیامێرەکەشم وتم لەواچی ئێستا ئۆتۆمبیلە بێ ئێمە پشێلێت ینی لەوێ شاوتمان کە دووبارە دەبێتەوە بەداخەوە دووبارە بۆ ینی ئێمە پێشبینیەکی زیرەکانی خۆمان نییە ئێمە بە پێی واقعەکە دەتوانین ئەم قسەیە بکەین ئیشاءڵڵا دووبارەش نابێتەوانێ و هەر وەکو باسم کە دوایان بەرنامەی بەشکم لایەنە پەیوەنددارەکان هەستن بە چارەسەرکردنی ئەم گرفتە ئەوە توانای ئێمە بێت وەکو باسم کرد ئێمە بە پێی یاسا ناتوانین تەعامل لەگەڵ شەقام و ڕێگەوبانەکانە بکەین کە ئەمانە مڵکی شارەوانی و ڕێگاوبانن ئێمە تەنها دەتوانین پێشنیار ڕێخستنەوەی بۆ بکەین مەنەجمنت و ئیدارەی ئەم شوێنانە بکەین کە مۆجودن بە هیوام ئەو بۆردەی کە باسمان کرد دروست بکرێت بۆ ئەوی کە شتی ئانی قەراری ئانی تیا بدرێت
ینی کە ئێمە گرفتێک لە شوێنەکە دەزانین چارەسەرەکەشی بەیەکەوە بتوانین هەمومان بیکەین ئینشاءڵڵا ئەم بەرنامەی تۆ بێتە مای خێر بۆ هیوادارم لەمە دوای هیچ قوربانیەک لێ نەبینین و لە هیچ شوێنێکی تری هەرێمی کوردستانیش قوربانی هاتوچۆ نەبینین. بابەتێکی تر کاکەرێم کە پەیوەستە بە ڕێخستنەوەی شەقامەکان لەوانەیە کاریگەری هەبێ بۆی نەک لەوانەیە لە 100 کاریگەری هەیە بۆی کە ڕووداوەکانی هاتوچۆ کەم کاتەوە ئەویش هێماکانی هاتوچۆیە. لەو شەقامەش و لە شوێنەکانی تریش تا چەند هێماکانی هاتوچۆ بڵێن بوونیان هەیە و توانیوێتی کاریگەری دروستکە لە کەمکردنەوەی ئەو ڕووداوانی هاتوچۆیە. ئێمە بە خۆشحاڵیەوە لە ساڵانی پێشوو بە نزیکەی 30,000 هێمای جۆرا و جۆرمان لە شەقام و ڕێگاوبانەکانی دەرەوەی شارداناوە. دەتوانم بڵێم کە ئەو سنوورەی کە باسی ئەم ڕووداوای هاتوچۆمان تیا کرد هێمایەکی زۆر هەیە و هێڵکاریشی هەیە، بەڵام بەداخەوە ئاستی وەشیاری شۆفێری ئێمە هێشتا نەگەشتۆتە ئەوەی کە بە هێماکانی هاتوچۆ و ڕێنمایەکان لەسەر شەقامەکان پابند بێت و ئێمە ئەتوانین بڵێن خزمەتگوزاری دانانی هێمای هاتوچۆ لە سنووری پارێزگای سلێمانی و لە سنووری شارباژێرە لە ئاستێکی زۆر باشایە. ئێمە بەردەوامین لەوەی کە سەرجەم ڕێگاوبان و شەقامەکانی تری ناوشاری سلێمانی دەرەوەی سلێمانی پرۆژەمان هەیە بۆی کە هێما و هێڵکاری و سەرجەم پێداویستەکانی سەلامەتی بواری هاتوچۆ دابنین کە ئەمە پێویستە و هەرچەندێک شۆفێر هەبێ پابند نەبێ پێوەی، بەڵام بە خۆشحاڵیەوە ئێمە لە پەرسەندنین بۆی کە ئاستی وشیاری شۆفێران گاتەوەی کە پابند بن بە ئەو ڕێنمای و ئاگادارکردنەوانی کە لەسەر شەقامەکان هەن. بابەتێکی تر کاکەرێم ئەوەیە کە لەسەر شەقامەکان لە بەتایبەتی ئەو شەقامانی کە لە تەنیشت شەقامی خزمەتگوزاری یاخود خەدەمی ناو دەبرێن یاخود هەندێک لە شەقامەکانی تریش تاسە دەبینین. ئەو تاسانە کە هەندێکیان دروست کراون بە شێواز و دیزاینێکی زۆر باشە بەتایبەتی تاسە گەورەکان، ینی هەم شۆفێر ئەتوانێت خێرایی کەم کاتەوە هەم زۆریش بۆ ئۆتۆمبیلەکەی ینی زیانبەن نییە وەکو هەندێک تاسەی تر. بۆ ئەمەیان ئێوە چیتان کردووە؟ چونکە هەندێک جار ئەچیتە بەردەم تاسەکە اینجا ئەیبینی، ینی جاری وا هەیە هێمایەک لەوانەیە یاخود ڕەنگێک نەبێت کە ئاماژە بێ بۆی کە ئەمە تاسێ و لەگەڵ شەقامەکە تقریبەن وەکو یەک دیارە. زۆر ڕاستە. ئێمە و تاسە قیرانەی کە لەسەر بازنەی مەلیک مەحموود لەسەر ڕێگەی تاسودۆ سلێمانی هەمانە لە حملەی پێشووترا کە هێڵکاری و بۆیاخی کێربستۆنەکانی شۆستە و کێربستۆنەکانی ناو شاری سلێمانی بازنەی مەلیک مەحموود کرا لەسەر بودجەی بەڕێز سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان کاک باڤۆڵ هەستان بە هەماهەنگی لەگە شارەوانی سلێمانیە سەرجەم ئەو تاسە قیرانەی لەسەر بازنەی مەلیک مەحموود و ڕێگای تاسودۆ سلێمانی هەیە سەرجەمیان هێڵکاری بۆ کرایەوانی و لە پێشی شێوانێ بە بۆیاخ ڕێگلەی بۆ دروستکرا بۆی کە ببینین ئێمە هێمامان بۆ داناوە لە تەنیشتی شێوە هەر بۆ بینین فسفۆر و چاوپشتیلەکەی کە بە شەواندا گیسێ بۆمان داناوە. ئەگەر بە بینینیش نەبوو تۆ پێش تاسەکە بەم ڕێگلانە کڕەکڕی تایەکەت ئاماژەیەک تایاتێ لە پێشتەوە شتێک هەیە بە خۆشحاڵیەوە کە ئێمە توانیمان ئەمانە بکەین، بەڵام هێشتا تاسە و لەمپەرمان ماوە کە پێویستی بەم کارە هەیە و بە بەردەوامی پێویست بە نوێکردنەوەی ئەم هێڵکاریە هەیە، چونکە ڕەنگەکەی ڕەش دەبێت وەکو بینین نابیندرێت، بەڵام وەکو باسم کرد ماوەی هێشتا بۆی کە ئەم سەوتە دەربکات شۆفێر هەست بکات کە لە پێشەوە شتێک هەیە. چاوپشیلەکانی هێشتا ماون، بەڵام وەکو جەنابەت باست کرد هێشتا ئێمە ماومانە بتوانین کە سەرجەم کەڤەری سەرجەم لەمپەر و تاسەقیرەکانی ناو سلێمانی بکەین بۆی کە سەلامەتی شۆفێران لەسەر ئەو تاسانە پارێزراو بێت. دەستخۆش بۆ بەڕێز هەرێم ئیسماعیل بەڕێوەبەری بەشی ئەندازەی هاتوچۆی سلێمانی سپاس دەکەین بۆ لەگەڵمان ئامادەبووی بە هیوامەوەی کە ڕووداوی دڵتەزێنی هاتوچۆ جارێکتر نەبیستینەوە. دەستخۆش بۆ ئامادەبوونی توش خێر بێت.